بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. عزیزان و خۆشەویستانی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەکانی دوای مانگی ڕەمەزانی پیرۆز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هەڵقەی ڕابردوو باسێکی ئیستیقامەتمان کرد و دامەزراوی. ئەمڕۆ بە پێویستمان زانی کە ئەو باسەی زۆر گرنگە و جەماوەرێکی زۆر بەرفراوان لە کوردستان و دەروەی کوردستان داواکاریەوەیە کە ئێمە لە شیرینچا بەشی هەرە زۆری بەرنامەکانمان تایبەت بکەین بە بابەتەکانی نزیک بوونەوە لە مردن. ئەو بابەتانەی کە واقعی و ڕووداوی ڕاستەقینەی ژیانی هەموو مرۆڤێکە لەم سەرزەویە کە بەسەری دێت. لە ژیانە یا جارێکی بینێت یاخود چەند جارێک ئەیبینێت، ئەو جارێک کە ئەیبینێت و ناگەڕێتەوە تاوەکو بیگەڕێتەوە بۆ خەڵکی بریتە لەو کاتەی کە بە یەکجارێکی ئەمرێتەوە قۆناغە نابینێت کە کەسێک لە ئەزمونەکانی نزیک بوونەوە لە مردنە بەدیەکات. ئەزمونەکان گرنگیەکی زۆر گەورەی هەیە ئازیزانم. بەو مانایی ئێمە باسی جەوهەری حەقیقەت ئەکەین، ڕاستی ئەکەین، باسی شتێکەکەین. ئەو کەسانی کە لەوێ ئەم ئەزمونە ئەبینن کە ئەگەڕێنەوە ئێرەی دنیا بە خەیاڵە بینن، ئەوێ ئەبێتە ئەو واقعایی کە هەموومان پێویستە قەناعەتی کولی پێ بکەین کە واقعی ژیان بریتیە لە حەیاتی بەرزەخ و ئاخرەت و قیامەت. ئەوان ئەم ڕاستیە لە لای دڵیان، لە تەنیشتی دڵیانە سەلماوە. زۆر جار بۆیانە گونجێ بۆ خەڵکی تریشی بسەلمێنن بەوەی کە هەندێک لە ڕەسم و وێنە و مەشهەدەکانی ئەویان بۆ گوازرێتەوە بۆ ئێرە. بەڵام ئەوەندەی کە بتوانن، ئەوەندەی کە بگونجێ، ئەوەندەی کە بنووسرێ، چکە زۆرێک لەوانەی ئەم دیاردانە بینن ئەڵێن بە هیچ جۆرێک ئەو حەقیقەتانی کە لە عالەمی بەرزەخ و قیامەتە بینرێت لە ئەزمونەکانی نزیک بوونەوە لە مردنە نە ئەنووسرێت، نە ئەهێنرێتە ئێرە، نەوێنەیە کێشرێت، نە کەسێکی سینەمایی کە ئەو دیمەنانە ئەبینێت یا دەرهێنەرێکی سینەمایی ئەتوانێت هەندێک لە مەشهەدەکان بگوازێتەوە. تەنها ئەوەیە کە قسەیەکی ئەوەی لەسەر ئەکرێت، شتانێکی ئەوێ باسەکرێت کە عەقڵ و تێگەیشتنی ئێرە و فەهم و تێگەیشتنی ئێرە و هەروەها وتوێژێک کە بکرێ لەسەری ئەگوازرێتەوە لەسەر زمانی ئەوانەی کە بینیویانە. ئەو بەسەرهاتی ئەمڕۆ کە ئەمێ قسەی لەسەر بکەم لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە، یەکێکیان لە شاری سلێمانی خۆشەویستی خۆمانە ڕووی یاوە و مقابلەی چاوپێکەوتنی کەسێکی ئەم شارەمان کردووە کە ئەویش کوڕێکی مامۆستا مەلا عەبدوڵڵای سەرشەقامە. ئەم پیاوە بەڕێزە بەسەرهاتی باوکیمان بۆ گێڕێتەوە. ڕەنگە زۆر جار ئەو کەسانی کە خۆیان دیمەنەکەیان بینیوە، وەک ئەوەی کە کوڕێکیان یا کچێکیان یا کەسێکی تر بەسەرهاتەکە ئەگێڕێتەوە، بەڕاستی ئەو بەسەرهاتە وەکو ئەوە نەبێت کە خۆی بینیوەتی. بەڕاستیە گونجێت ئەو بەسەرهاتە زۆر زیاتر بێ و زۆر پڕمەدلولتر و قوڵتر بێ لەوەی کە ئەگوازرێتەوە و باسەکرێت. بەڵام ون نەبوونی ئەم بەسەرهاتانە زۆر گرنگە. بۆیە لە بەشی یەکەمیا پیاوێکی بەڕێزی ئەم شارە خۆشەویستە ئەبێتە میوانی بەرنامەکەمان و بەسەرهاتی باوکیمان بۆ گێڕێتەوە لە دوو چیرۆک و بەسەرهاتی واقعی کە بە ژیانی بەسەر باوکی بەڕێزیە هاتووە کە باوکیان
یەکێک بۆ لە زانا ناودار و خۆشەویستەکانی ئەم شاری سلەیمانیە کە جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای سەرشەقام مەشهوور بووە. چیرۆکی یەکەم شتانێکی زۆر وردی تایە، وە چیرۆکی دووهەم و بەسەرهاتی دووهەمیش هی کوڕێکی گەنجە. حەمید خەڵکی ئیسلام شەهرە، شاری ئیسلام شەهر. ماستەری هەیە لە هەندەسەی معماریە، بەسەرهاتێکی دوور و درێژ و زۆر قوڵ و پڕواتامان بۆ باسەکات. بەسەرهاتی دووهەم کە هی حەمیدە من خۆم بۆتان باسەکەم و برای خۆتان بۆتانە گەڕێتەوە ئینشاءالله. فەرمونە قەیم جارەمان هیوادارم ئەزمونونەکان زۆر شتمان فێر بکەن، هەموو ئەزمونێ پڕپڕیەتی لە شتانی زۆر قوڵ و پڕمەدلول. فەرمون. شەوێکی زۆر تاریک بوو. من واتە بە ڕۆحم مێرگێک دەبینێت. ویستم جەستەم بە خەبەر بێنم، بەسەر لاشەی خۆمان ڕاکشام هەتا خەبەری بێتەوە. ڕەنگەم کارە لەبەرەوە بوو بێت هێشتا جەستەی خۆمم خۆشەویست، بەڵام هیچ سوودێکی نەبوو. بە جەستەمە وت سیر بکە چیت بەسەر هاتووە. لە کتوپڕێکە نورێکی تایبەتی دەرکەوت، بە وزەیەکی ئیجابی و پڕ لە ئەساڵەت و تایبەتی هاتە پێشەوە. ماهیەتێکی زۆر خۆشەویستی هەبوو. من ئەو نورە ناوەنێم بە فریشتەی پارێزەری من. لەو کاتەیە کە من بەسەر لاشەی خۆما ڕاکشا بووم، هاتوو بە هەردوو دەستەکانی سەری منی گرت. من بۆ چرکە ساتێک دەم و چاو دەستەکانیم بینی، باوەشی پیا کردم. من زۆر دڵخۆش و دڵ ئارام بووم، هیچ ترسێکم لە داهاتوم نەبوو. قوڵترین پێویستی و داواکاریەکانی دەروونت کۆبکەرەوە لەگەڵ هەموو ئامانجەکانی ژیانت لە تەواوی ژیان تا. اینجا تێکەڵیان بکە بە یەکتر و کەڕەتی دەیان هەزار و ملیارەها هەزار جاری بکە. هەرگیز ناگاتە یەک لەسەر ملیارێکی و هەست و چێژەی لەوێ هەیە. هەرگیز بەراوردێک بۆ ئەوەی لەوێیە نەئەوترێت، نەدەنووسرێت، نەخەیاڵەکرێت. کاکەنور ئێمە طبعاً پێمان خۆشە زیاتر ئەو باسانی کە باسی نزیک بوونەوەیە لە مردن و خۆی گەورە نەوعێک لە ئیلهام، نەوعێک لە خەوبینین، جاروایە و کەسانی کە حاڵەتی نزیک بوونەوەیان ئەبێت لە مردنی خۆیان شتێکە بینن، ڕووداوێکە بینن. جا جەنابی باوکت دوو بەسەرهاتی هەیە کە زۆر دیار و ئاشکرایە. حەزمان کرد زیاتر لەسەر و دوو بەسەرهاتە قسە بکەین. حەزەکەم پێشکی بڵێم جنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای سەرشەقام کێیە؟ باوکم لە دایک بووی ساڵی 1934 لە گوندی چوالە لای کەوڵۆسەوە سەروشانەیەریەوە خوالی نامپارێز لەوێ لە دایک بووە. دوایی چوەتە پێنجوێن بە فەقەیەتی لەوێ ژیانی پێکەنا و خێزانی دروست کردووە و لە ساڵی 1944 بمەلەرزەیە بووە کە هاتووەتە سلێمانی نەگەڕاوەتەوە بۆ نەگەڕاوەتەوە بۆ پێنجوێن. تواناکەیان نەبووە کە خانۆکەی دروستکاتەوە، هاتووەتە ئێرە لێرە ژیاوە. ئێمە هەمومان لە دایک بوون لێرە، 6 خوشک و 5 براین. ئەوانی تر دوان نسییانیان وەفاتی کردووە. ئێمەش لە ژیان باقی ماوی سپاس دەکەم. بە ماوەی مەلایەتی لە سلێمانی و لە بەکرەجۆ بووە فترێک و کە ئەو برایم ئەمری خوای کردووە بۆ شتا جەرمەوە. دوای چوونەتە سیرەمەیەک 4 ساڵیش لەوێ بووین بە مەلایەتی، دوای گەڕاوینەتە سلێمانی. جنای باوکرد لە مەلایەتیە لە پێش هەلە سلێمانی لە مزگەوتی سەرشەقام مزگەوتی سەرشەقام بە ناوی ئەوە بووە. ئیتر 25 ساڵ زیاتر لەوێ بووە مەلایەتی کردووە، چونکە خەڵکەکەش ئاشنا بووە بۆی پێی. ئیتر هەر لەوێش ئەمری خوای کرد کە هەر لەوێ مەلا بوو، بەس ماڵمان لە مەجیبەک بوو، لەوێ مەلا بوو ئەمری خوای کرد. ئەو کاتە ماڵتان لە مەجیبەک مامان لە مەجیبەک بوو، خۆی مەلا بوو لەسەر شەقام. کاتێشا بەسەرهاتەکانی بەسەرهاتی یەکەمی کە باسی ئەوەت کرد بەڵێ
دانیشتین قسەی بۆ کردین نەسیحەتێکردین بۆ نمونە لە بەکرەجۆ بووین لە شەستەکانە لە خەویە برایەکەم هەبوو لە مەعهەدی ئیسلامی لە کەرکووک ئەی خوێند مەحموود باڵە برا گەورەمان بوو لە ئەوێ ئەی خوێند لە شەستەکانە بوو 69 و 68 بوو کۆتایی بوو لە خوێندنەکەی و لە خەویە مردبوو مردبوو بەڵێ باوکم لە خەویە براکەم مردبوو چوو بە دوایە نەهاتەوە چەندین کەڕەت لە مزگەوت کە دانیش نوێژیە کرد دوای نوێژەکە لێ ئەڕۆی بۆ کەرکووک بە دوایە ینی ئەیوت خەڵکەکەی و کاکە بۆ ئەچی بۆ کەرکووک و ئەوە تۆ بۆ هیلاگەبی خۆ عەجەتی ئەوی جەنازەی کوڕەکەم لە بەردەسمایە لە وایە ئەگەر بێتەوە بەخەوە پیانوت بوو ئەمرێ بینی بووی هەر واقع ئەیوت ئەوە دانیشتم پشتمایە بە کۆڵەکەی مزگەوتەکەەوە جەنازەی کوڕەکەم لە بەردەما بوو هەر بە واقعی ئەوە بوو نەهاتەوە لەگەڵیا نەهاتەوە پاش فترێ خەڵک پیان وت مەلا لەسەر بوو مەلا چۆن ئەبێ دیارە زۆر ئارچێ بۆ کەرکووک و بە دوایەتەوە ئەڕواتەوەوانە ینی خەڵکی بەکرەجۆیان زانی کە باوکت ئەوەنە سوورە لەسەرەوەی ئەم کوڕی وەفاتەکە زۆر ینی خەڵک زۆر ئاگاداری ئەو شتە بوو ئیتر کە جەنازەکەی هاتەوە و لێەوە ئەمری خۆی کارەباگرتی پلاکێکی چاکردە بوو کارەباگرتی و ئیتر جەنازەکەیان لەسەر سیارەیەک هێنایەوە دوایی بە خەڵکەکەی وێت جەنازەکەیان ئەشۆر تەشریحیان کردە بوو خوێنی لێ هات ئەوانە من 6 ساڵ بووم تقریبن بەڵێ دوایەوە بە خەڵکەکەی وت ئەوە کاکە من نەموت قسەکەی من ڕازبوویانی ئێوە ئەوە جەنازەی بێ کوڕەکەمە چەندێ پێشەوە بە خەوبینی بووی کە ئەوە هەمووی مانگە و نیەک مانگێک ئیتە مەعەدە لە چوو بە دوایە ئەگەر بیتەوە کوڕم هیچی لێنە نەیتەوە ئەمری لە خەو مامردووی بە واقع ئەو بینم نوێژەکەم لە نوێژەکەمایی تە بەرچاوم جەنازەکەت ینی زۆر ئەو بابەتە زۆر کاریگەر بوو لە هەمومانە بۆ خێزانەکەشتان بۆ خێزانەکەشمانە زۆر حاڵەت خەڵک بە ڕاستی نێزانی کە بەس کە جەنازەکاتەوە ئیتر تەوا بوو. خۆشەویستانم حەمید ئەو گەنجە بوو کە لە شارێکەوە بۆ شارێکی تر بەهۆی ئیش و کاری هەندەسی خۆیەوە ئەڕۆشت بۆ شارێکی تر لە ڕێگەیە تووشی ڕووداوی هاتوچۆوە بێت کە سیارەکەی پێ بێت ئەڵێ بیستم پێشی سیارێکی تر بکەوم زۆریش خێرا نەبووم 120 بۆ 125 لێمە خوڕی بەڵام کاتێکم زانی ڕووداوێکی زۆر قورسی ئۆتۆمبیل ڕوویە کە خەتاکەش لە منەوە بوو ئەو چرکە ساتەی ڕووداوەکە ڕوویە خۆم بینیەوە وەکو شتێک وەکو لەوحێک کە لە جەستەیەتە دەرەوە ئاوا هەڵکشام و سرم لە سەقفی سیارەکە هێنایە دەرەوە لەم لە حەزەیە کە ئەمە ڕوودات ئەمان گەڕێتەوە بۆ چەند مانگێ لەوە پێش ئەڵە شەوێکیان لە لای باوکم لە نەخۆشخانە مامەوە کە مامەوە لە نەخۆشخانە لەبەرەوەی نەخۆش بوو باوکم و دایکم زۆر خۆشەویستن لە لای من و ئەوانیش منیان زۆر خۆشەوێت یەکەم ئاواتم بریتی بوو لەوەی کە من لەو پایە و ئیشوکارێکی زۆر باش بەدەست بێنم تا دڵی دایک و باوکم خۆش بکەم ئەوەندەم خۆشەویستن خۆشەویستێکی بێ ئەندازی دایک و باوکم هەبوو وەختی 5-6 مانگ لەوە پێشکە یا چەند مانگە پێشەوە کە من لە نەخۆشخانە لە لای باوکم کەوتبووم نەخۆش بوو بەیان یەکیان لە بینی دوو قەڕێوەڵەیە خەوتوم کە یەکیشیان نەخۆشێکی تری لێبوو کوڕەکەی بە ڕووداوی سیارە مردبوو بەڵام باوکەکەی نەخۆش بوو کەسی لا نەبوو منیش لەم بینەیە لە بینی ئەو باوکمە بەتانیەکم لە عەرزەکەیە داخستە بوو لەسەر ڕاکشابم خەوت بووم ئەم پیاوە هەڵسایەوە چکە کەسی لەگەڵ نەبوو جەڵدەش لی یابوو لە هەمان کاتە هەڵسا بچێتە دەرەوە
وەک یەکێک خەبەرم کاتەوە خەبەرم بوویەوە لەو کاتا خەریب و بکەوێت و زۆر بە خراپی سەری کێشا بە کاشێکەیە زۆر بە خێرایی هەڵسام و یەکسەر باوەشم پیاکرد نەم هێڵا بکەوێت ئەم پیاوە لایەکی بۆ کردمەوە و زەردەخەنەیەکی کرد و سوپاسی کردم و دوعای خێری بۆ کردم کە نەی هێڵاوە بکەوێت بەسپتی چۆن وا خێرا فریام کەوتی خۆ تۆ پاڵ کەوتبوویت و خەوت بوویشی لەناو خەوا بووی ئەم دیمەنە ئەگوازمەوە بۆ یەکەم لەحزەی ڕووداوی ئۆتۆمبیلەکە ئەڵێ وەڵڵاهی کە ئەمە ڕەنگە چاکەیەک بێ هەمومان بە شتێکی جوزئی و بچووکی بزانین تۆ هەڵەسیتەوە باوەشەکەی بە یەکێکە نایڵێ بکەوێ چاکەیەکە بەڵام لە کتوبڕێکا ڕوەدات چاریوا هەیە فریای ئەوە ناکەوی هەر نیەتی بۆ بێنی ئەڵێ یەکەم لەحزە کە من ڕۆحم لە لاشەکەم هاتە دەرەوە یا نەفسم لە لاشەکەم دەرچوو یەکەم لەحزە ئەم پیاوەم بینیەوە بە هەمان ڕوودا و چۆن ئاوا لە خەسەخانەکە باوەشم پیا کرد ئاوا باوەشم پیا کردە و ئەم پیاوە لایەکی بۆ کردەوە دوعایکی خێری بۆ کردم زانیم کە من حاڵەتێکی ترم بەسەر هاتووە پێشگەلەوەی کە لە ناو ژیانا بووم بریتی نیم لەو حەمیدەی کە تۆزە پێش ێسە سیارم لێخوڕی بیرم چوویەوە کە من بە ڕووداوی ئۆتۆمبیل ئەم حادیسەم بەسەر هاتووە هەتا خۆم هاتمە دەرەوە لە لاشەکەم کە ڕۆشتمە سەرەوە لەسەرەوە سەیری خوارەوەم کرد و خۆمم بینی سرم دابوو بەسەر سوکانەکەیا و وەک خەوم لێکەوت بێ هۆش بوو سەیری قەرەباڵغیم کرد وەختێکم زانی هێشتا قەرەباڵغی دروست نەبووچکە یەکەم لە حسەبە کە ڕووداوەکە ڕوویاوە ئەو کوڕەی کە بەرامبەرم بوو کە ڕووداوەکە غەڵەتی من بووکەوە ئەو حاڵەتە دروست بوو ئەو کوڕە ناوی ڕەسوول بوو یەکسەر لەوێ زانیم ناوی ڕەسوڵە بێ ئەوەی بیناسم چوومە لایەوە وەک چۆن ئێستا ئەم کامێرەیە ئەگەر زوم بکرێت کاکڕێبوار زومی بک بۆ من چۆن ئەم کامێرە ئێستا یەکسەر زوومەکاتەوە چێتە سەر دەموچاوی من اینجا یەکسرە گەڕێتەوە دوای دواوە بچێتەوە پێشەوە و بێتەوە دواوە بە مەسافەیەکی زۆر دوور و درێژ من ئەم توانی ئەم زوومە بە چاوم بکەم نەک زووم بە چاوم بکەم هەر چاوم قووەتێکی بۆ دروست بوو لە دوورترین شوێن ئەڵێ وەڵڵاهی ڕەسوول ئەو کوڕە بوو کە حادیسەکە ڕوویە من و ئەو بووین ینی سیارەکەی ئەو لەگەڵ سیارەکەی منام ئەو کونانەی لە دەموچاویا بوو کونەکانیم ئەبینی ئەمزانی چی بەسەرەوەیە ئەمزانی چۆن بیرەکاتەوە چوومە ناو دڵ و دەرونی ڕەسوول ترس و بیمێکی زۆر زۆری بەسەرا باری بوو ئەترسا لەوەی هەرچەند ئەو ڕووداوەکەیشی نەقەوماندووە ئەترسا لەوەی کە من مردە بم هێزی ئەژنۆی نەبوو دابەزێت ئەمزانی چۆن بیرەکاتەوە ئەمزانی چی ئەڵێ لە دڵ و دەرونیا ئەو قسانەی کە ئەیکا ئەیژێڕێتەوە لە ناو بەرنامەکەیە پاشان وتم باشە بووە بێتاقەت من خۆمش کرد زۆر باشم من شتێکم بەسەر هاتەوە نازانم چییە هێشتا تەواو نەگەیشتومەتەوە قەناعەتەی کە من مردووم وەختێکم زانی داوای پاسێک هات پاسەکە کۆمەڵێ خەڵکی تیا بوو یەکسەر وەستان یەک بە یەکی ئەندامانی پاسەکە ئەم توانی بچمە ناو دڵ و دەرونیان هەستم بە خەم و بێتاقەتیەکانیان کرد خەمی ئەمیان چەندێ زۆرە و ئەویان چەندێ کەمترە و ئەویان چەند لاموبالیە و ئەویان بۆ دانەبەزی ئەمەی تریان بۆ لە کوشنەکەیە حرەکەتێکی ئابۆ جۆرەی کرد جوڵەیەکی کرد ئەوەی تریان بۆ بە پەلەهات دابەزی بینیم سیارێکی تر وەستا بۆ ئەم ڕووداوەی من هێشتا تەپوتۆز و دووکەڵ لە سیارەکەم بەرزە بێتەوە ڕووداوەکەی من زۆر قورس بوو وەختێکم زانی بینیم یەکێک لە سایقەکان دابەزی زانیم ئەم سایقە پێش ئەوەی دابەزێ زانیم چیەکات یعنی ئەو زانستەم هەبوو کە ئەم سایقە ئەچێ چیەکە زانیم چوو سیارەکەی هەڵایەوە پشتەکەی هەڵایەوە دەبەیەکی تیا بوو دەبە ئاوەکەی هێنان نەوەک سیارەکە گڕ بگرێ با فریا بکەوێت زانیم کە ئەچێ ئەو شتانە هێنێت بۆ نمونە کوژان ئەو ئاگر کوژێنەوە لەگەڵ ئەو دەبەیە ئەمزانی دەست بۆ کام دەبا ئەمزانی ئەو دەبەیە چنێ ئاویتیایە ئەمزانی سوودی هەیە بۆ من یان نا هەموو شتەکان مەزانی لە بەرچاوم ڕوون بوو هەر لەم کاتانەیە
کە من ئەم حاڵەت و ڕووداوم بەسەر هات دەشتێکی کاکی بە کاکی دوور و درێژ لە بەردەممان نابوو چکە ئەو ناوچەی کە ڕووداوەکە ڕوویە دەشت بوو لە نزیکی ئەسفەهانە بوو لە دوور دوور یەکسەر چاوم چووە سەر گەنجێک بەسەر ماتۆڕێکەوەیە زۆر دوور بوو ئەم گەنجە بینیم پانتۆڵێکی نیلی یا پانتۆڵێکی جۆرێکتر بەڵام کراسەکەی سەوز بوو قەمیسەکەی سەوز بوو لە بەریا بوو بینیم بە ڕێگایەکە هات لە پێشتا قورئانیە خوێند ئاگای لە هیچ شتێک نەبوو بەسەر ماتۆڕەکەی و قورئانیە خوێند دوایی هەندێ دوعای کرد دوعاکان کە کردی لە خزمەت پەروەردگارە ئەپاڕایەوە بە زمانی ئەسفەهانی کردی واتە بە لەهجەی ئەسفەهانی بە فارسی بەس بە لەهجەی ئەسفەهانی کردی بینیم ئەم کوڕە لەم سەحرا دوور و درێژە کە یەت بەرەو ئێرە ئەمزانی لە چ شوێنێکە بەم ڕووداوەی ئێمە ئەزانێت کە هات و نزیک بوویەوە ڕووداوەکەی بینی هەر لە دوورەوە دەستی کرد بە دوعاکردن خوایە سەلامەت بێ خوایە هیچ کەسی تیان نەمرد بێ ئەڵێ هەموو دوعاکان کە لە دڵیا بوو هەر هەمووی مزانی چیڵێت حتا نزیک بوویەوە لە ڕووداوەکە و ئەویش بوو بە یەکێک لەوانەی کە بینەری ئەم ڕووداوە ئەم حاڵەتە بوو حەمید زۆر زۆرمان بۆ باسەکات و زۆر شتمان بۆ جێڕێتەوە کاکە ئەنوەر بەنسبەت ئەوەی کە خۆی وەفاتی خۆی واتە ماڵتان لە مەجیبەک باڵە ماڵمان لە مەجیبەک بوو چۆن بوو ئەو حاڵەتە بینی چۆن لە ناو خێزانەکەت هەست ناو براخوشەکان هەمویان شایەتن باڵە هەموو خەڵکی تری شایەت باڵە هەموو بەر و دراوسێ شایەتە ئەو ڕووداوە چۆن بوو ئەو ڕووداوە نەخۆش کەوت نەخۆش کەوت پێش 2 مانگ 3 مانگ وتی من ئەمرم ئەمبەن بۆ مزگەوتی حاجی جەلال ئەخ لە خەوا بینی بووی لە خەوا بینی بووی کە ئەمرێت وایە لە خەوا بینی بووی کە ئەمرێ دوایی بە واقعی بووی باسە کردین بە هین بەدەمی ئاخر ئەوەی کە بینیوێتی بۆ ئێوەی باسە کرد کە چۆن بووە باڵێ چۆن بووە ئەیوت وتی من ئەمرم مەلام هەمەی کۆڵیتانی دراوسێمان بوو طبعا ناساوی یەک بوون خەڵکی هەموو منتیقەیەک بوون هەردووچیان لە مزگەوتی حاجەلان نزیک بوون ماڵی هەردووکمان لە فولکەی مەجیبەک لەوێ بینی باوکم کە ئەوتی مەلام حەمەیەت یاسین مەخوێنێ ئێتە فعلەن بێهۆش بوو ئیتر لە کاتی بێهۆشیە ئەوەی ئاخیری پێش ئەوەی کە ئەمری خوا بکە وتی مەلام حەمەی کۆڵیتانیەت جەنازەکەمە بن بۆ مزگەوتی حاجی جەلال لەوێ من قسە ئەمرم لە ئەمرم وتی من قسە ئەەکەم خەڵک گوێم لێ ناگری گویان لێ نییە خەڵک گویان لێ نیە خەڵک بەڵام مەلام حەمە قسە ئەکا گویان لێە وتی مەلام حەمەیش یاسین بە خوێنێ و دوایی لە مزگەوتیش نوێژەکەیشم بەسەرەکە نوێژەکەیشم لەسەرەکە ئەو شەوە مایەوە لە مزگەوت مایەوە قورئانمان بەسەرا خوێن ئەوەی هەموو باس کرد پێش هەمووی باس کرد چۆن واقع ڕوویە بە قسە و بە خەو بە ئێمە بە ئێمەی وتی ئەم شتە ئاوایە بە سوبحان اللهی تر هەندێک حاڵەت هەیە حاڵەتی ڕۆژانەش پێی ئەوتین واقع ئاهاتێت ئەوەی جەنازەکەی کە برتانە مزگەوت باڵە وەختی ماوەسە مەلام حەموو لە ماڵەوە یاسین لەسەر خوێن و بێهۆش بوو دوایی وەفاتی کرد و برتانە مزگەوتی حاجەلالی ئاسنگەر لە مەجیبەک لەوێ بە هەمان شێوە ئەو خۆی نوێژی لەسەر کرد لەگەڵ ئەو خەڵکەیە ئەمانی هەموو باس کرد هەمووی باس کرد پێی وتن کە قورئانە خوێن بەسەرما لە مزگەوتەکە ئەمێنێت هەمووی وت هەمووی بۆ باس کرد بەس وتی من خۆم قسەمە کرد خەڵک گوێی لێ نەبوو وتی من خۆم قسەمە کرد لە مزگەوتەکە خەڵک سەیری منیان نەیەکرد گوێیان نەیەگرت لێ نەبووە بەڕۆک بووە بەڵام مەلام حەمە قسەیەکە گوێ لەوە گرن ئەوە کاکە ئەنوەر ئەو حاڵەتە طبعا بە خەویشە بینرێت هەمتر بە واقعیش لە حاڵەتی بێهۆشیە لە نەخۆشیە ئەبینرێت ئەوەیە کە ئەو ڕۆحە ئەچێتە ئەو شوێنە ئەم پێش ئەوەی ڕۆحی دەربچێ
وەکو جناب تەفەری مانگە پێشەوەی وفات بکە ئەمەی بینی بینیوە بۆ ئێوەی باس کردو بۆ ناوەکانی بۆ کوڕکچەکانی بۆ ئێمە بۆ خەڵکتریشی باس کرده بوو هەر دانیشتین ترکە هەر کەسێ هادەیوت من ئاوام لێت بەس نەیەوت چەندێکی تر ینی مدەکەی دیاری نەخوام دەی دیاری نەکە بەڵام پێش 2 مانگ ئەم شتەیوت بەڵام لەو کاتی بێهۆشی و ئەوانە کەمەلام هەمە هات ئەموو جارێ بۆ یاسین بانگمانە کرد ئەمانوت باوکم بێتاقەتە و وەرە سەردانی چیشی بکە و یاسینی چیشی لەگەڵ بخێنە ئەویش خۆ ئەفریکا و خوا لێ خۆش بێ مامەسام هەموو چووە حەقی خۆی شوێنی خۆی ئیتر ڕووداوەکە طبعاً هەمووی بەم جۆرە ڕوویە طبعاً ئەو کەسانی کە ئەم ئەزمونانیان بینیوە کاکەنۆر ئەڵێن کە ئەبی بەڕۆح تۆ بانگ لە خەڵکەکەی قسە لەگەڵ خەڵکاکەی و توێژیان لەگەڵاکەی ئەوان گویان لە تۆ نییە نادبینن ئەوەی جناوی باوکە ڕێک ئەوە بۆ ئەوە بۆ کە قسەی کردووە کەس گوێی لێ نەگرتووە باڵێ وایوت زۆر قسەکەتەوە وای ینی باوکت ئەی فەرموو من قسەمە کرد لەگەڵ خەڵکە خەڵک گوێی بۆ من ناگر گوێی بۆ ماوسەم لام هەما باڵێ مامەسەم هەمە جا هەموو جارێ ئەیوت خەڵکەکە پشتەکەنە من گوێم لێ ناگرن بەس قسەکە بۆ ئەو کە قسەیەکا گوێ لەوەگرن هەمان بۆچوون ینی ئیتر بەوە ئەیزانی کە ئەمرێت باوکت ینی ئێزانی کە وەفات دەکات و هەر پێشی وتی من وەفات دەکەم و لەبێژ تەسلیمەم کەن و شوێنەکەی دیاری شوێنی دیاری کرد وتی گۆڕستانی دەباشان لە دەباشان لە هەواری تازە خۆش شێوەی عیبادەتی جەنابی ماوسەم لە عەبدوڵڵای سەرشەقام چۆن بۆ عیبادەت و نوێژ و تاعەتی چۆن خەڵک زۆر خۆشەویست زۆر تێکەڵاو بوو لەگەڵ خەڵکە پیاوێکی کۆمەڵایەتی بوو ئێمە لە مەجی بەگوون لەسەر شەقامۆ زۆر دوورە بەڵام کە ئەڕۆی نییە هاتووە تا نوێژە ئیشاشی نییە هەموو نوێژەکانی کرد ئەنجا هاتەوە ینی دوور بوو ڕێگەکە سیارشمان نەبوو ینی ئەو لەو کاتانە بڵێن فەقەی نەبوو جای باوکە فەقەیشی هەبوو بەڵێ فەقەیشی هەبوو لەوێ فەقەیشی هەبوو شوێنی فەقەیەتیش هەبوو حوجرە هەبوو اینجا کاکە شێخ بابەتێکی زۆر گرنگ هەموو ساڵان ئەو ساڵانەی کە براکەم ئەمری خۆی کردبوو ڕسمێکی هەبوو دایانا بەرامبەر خۆی و ئەگریا و شینی بۆ کرد ئەیوت چاوەڕێمە لەم ئاخریانە لەم ئاخریا 2 ساڵ پێشەوەی وەفاتکە ئەیوت هەموو جارەی بینم ئەو بە ڕێگای کاڕوە من ئاڵم دوایی یەم بۆلات تۆ بڕۆ من دوایی یەم بۆلات یعنی هەموو جارێک ئەم قسەیە کرد ئەموو باوکە ئیتر ئەوە ئەمری خوای کرد و وەفاتی کرد و چۆتە شوێنی خۆ تەمانە و ئیمام و خەتیب بوو مەلای بابڕین خەڵکی ئەوسا زۆر تێکەڵاو بوو ڕێزی مامۆسایشیان گرتووە زۆر ڕێزی مامۆسایان نەگرت ڕاستەی 2 ساڵ پێش ئەوەی کە وەفات بکە ئەم برایەت زۆرە هاتە بەرچاوی باوکە لە خەوا بینیوێت لە خەوای بینی خۆی هەموو جارە خۆی وت لە کات و ئەوەی کە عمری خوای کرد بێ لەو کاتانە هەموو جارە ڕسمەکەی دانا زۆر جارکە چوون بۆ لای زۆر جار منە چوون بۆ لای تاوان تایوارێ نایات و جاری وا بوو من ئەچوون بۆ لای بۆ حوجرە حوجرە دەرجی قورئانی مەخوێن زۆر جار لای حەمید ئەگەڕێتەوە ئەڵێ یەکێک لەو نەفەرانەی کە لە پاسەکە دابەزی چاوم چووە سەر گیرفانی لە گیرفانیا بێ ئەوەی کلیلەکە دیار بێت کلیل و مەدالیایەکی تیا بوو مەدالیاکە ڕەنگی سوور بوو یەکێک لە کلیلەکان دانی زۆر بوو چوومە ناو دانەکان سەیری یەک بە یەکی ناو دانەکانی مەکرد ئەمە بۆ چ قوفڵێکەشێت چۆن بەکاریەت هەمووی مەزانی لە کاتێکا کە لە گیرفانیم پیاوەشا بووە کاتی خۆی لە کۆمپانیایەکی ترا کارمە کرد واتە حەمی دەڵێت کە کارمە کرد خاوەنی کۆمپانیاکە پیاوێکی زۆر نەجیب و زۆر چاک و مسڵمان بوو زۆرم خۆشەویست
خاوەنیم کۆمپانیاش زۆر سیقەی بە من هەبوو، منی زۆر خۆشەویست. ئیشوکارێکی زۆری کۆمپانیاکە لە سەرشانی من بوو. بەڵام چەند ساڵە لەوە پێش بە ڕووداوی هاتوچۆ خاوەنی ئەم کۆمپانیایەش کۆچی دوایی کرد. کە کۆچی دوایی کرد ئیتر من تااقەتم لە کۆمپانیاکە نەما کە کەوتە دەستی وارەسا وازم لێ هێنا و ڕۆشتم. ئەو چرکە ساتی کە ڕووداوەکە بەسەر منە هات. واتە من بە ڕۆح چوومە شوێنێک خاوەنی ئەو کۆمپانیایان بینی لە شەقامێکی زۆر خۆشا بوو. هەرچەندم کرد سەرنجی نایە من، هەرچەند من مخاتەبەمە کرد. خاوەنی ئەم کۆمپانیایە سەیری ناکردم، سەری داخست بوو بەڕێ ئەڕۆشت. زۆر هەوڵم ما کە قسەی لەگەڵا بکەم چکە زۆر بیرمە کرد. ئەمزانی ئەویش زۆر منی خۆشەوێت. بانگم لێ کرد. هەر وەڵامی نادامەوە. هەتا وەڵامی یامەوە بێ ئەوەی سەیرم بکات. بەڵام دوایی زانیم بۆچی سەیرم ناکات. واتە لە ناو دڵ و دەرونی ئەوە بووم. ئەم زانی بۆ سەیرم ناکا. زانیم ئەگەر سەیری بکردمایە ئەوە منی لەگەڵ خۆیە برد و نەمەتوانی بگەڕێمەوە. بەس ئەوەنە سەری داخست بوو بەدەم ڕێوە وتی حەمید کاتی هاتنی تۆ نییە بۆ ئێرە. تۆ بۆچی هاتی؟ هێشتا کاتت نەهاتۆ بگەڕێرەوە. حەمید دەڵێ ئیتر دوورکەوتەوە ڕۆشت. تێگەیشتم کە من حاڵەتێکم بەسەر هاتووە ئەو حاڵەتە بریتی نییە لەوەی کە من لە ژیانی دنیا مابێتم. چوومەتە قۆناغێکی تر لە ژیان. هەستم کردوتم تۆ بڵێ من مردبم. اینجا کەوتمە پاڕانەوە لە خوای گەورە. دوو فریشتم لەگەڵا بوو پێمەوتن ڕجاتان لێکەم. دایکم و باوکم بەرگەی مردنی من ناگرن. دایکم چەند ساڵێکە دوو برای خۆی لە دەستداوە. زۆر براکانی خۆشەویست. ئیسە ئەگەر جەرگ بڕانی منیشی بەسەرا بێت هەرگیز بەرگەی ناگرێت. چونکە مردنی من لە هەردوو براکەی قورسرە بۆ دایکم. ڕجاتان لێکەم با من بگەڕێمەوە بۆ دنیا. بەس لەبەر ئەوان حەزمە کرد. ئەگینا هێشتا نەکەوت بوومە ئەوەی کە دیمەن و شوێنانێک ببینم کە زۆر سەرسوڕهێنەر بێت. بەڵام هەستمە کرد کە هەموو شتێک بەرەو باشیە ڕوات. بیرکردنەوەم، بینینم، هەست و نەستەکانم، خۆشی، هەستکردن بە چێش، ئەمانم لە لووتکەیا بوو. هەرگیز لە وەسفکردن نایات. بەڵام هێشتا هەر لە دەوری لاشەکەشم ئەسوڕامەوە. زۆر نەمەوێرە دوور بکەومەوە. ئەم دوو فریشتەیەش وەک ئەوەی کە نەوعێک لە زەختم بۆ دروست بکەن کە با بڕۆی، واتە بۆ ئاسمانەکان سەرکەوی. ئەمزانی کە زۆر سەر بکەوم ناتوانم تر بگەڕێمەوە بۆ لای لاشەکەم. لەوێ دەستم کرد بە تکاکردن لیان. وتیان بەدەستی ئێمە نییە. زۆر پاڕامەوە لیان کە دایکم بەرگەی مردن و کۆسکەوتنێکی گەورەی وەکو مردنی کوڕەکەی ناگرێت. باوکم بە هەمان شێوە. وتیان لە خوای گەورە بپارێرەوە. منیش پاڕامەوە لەخوا. وتم مۆڵەتم بدەن با من خۆم لەخوا بپارڕێمەوە. پێشەوەی ئەو ڕووبات باوکمم بینی لە ڕووداوی مردنی منە دوای 40 ڕۆژ چۆن سەر و ڕیشی سپی بووە، چۆن پیر بووە، چۆن بێئومێد بووە لە ژیان، چەند قورسە لەسەری. دایکم بینی بە حاڵ ڕۆحی تیاما بوو. خۆمم بینی لە لێواری گۆڕەکەما بوو. هەموو ئەم دیمەنانیان پیشاندام. نەک پیشانیان دام. چوومەوە ئەو شوێنە، بوو بە واقع، تایە ژیام، ئەوەی کە ئێستا ناتوانرێت ئەوە بهێنرێتە پێشچاوی ئێوە چۆن بووە تا ئەو کەسە خۆی نەیبینێت. ئەڵێ زۆر پاڕامەوە. یەکەم چرکەوتم یا ڕەبی خوایشیان من بەندەی تۆم. لێ تەپاڕێمەوە یا ڕەبی. ئەڵێ کەوام وت هەردوو فریشتەکە بە تەواوی لێم دوورکەوتنەوە. من کەوتمە ناو بیابانێکی زۆر فراوان بەس خۆشیش بوو. زۆر فراوان بوو. سەقفیان بیابانە ئاسمان بوو.
زەویەکەشی ئەوە بوو کە منی لەسەر بووم با ناوینەین زەوی. زەویەکە نزیکی ئاسمانەکە بووبوویەوە بە تەواوەتی، یعنی مەسافەی سەری من و ئاسمان زۆر نزیک بوو لە یەکەوە. وام هەستە کرد هەر ئەوەیە من بەو بینەیە ئەڕۆم لەناو ئەو سەحرایە، سرم نایە لە سەقفەکەی کە بریتێ لە ئاسمان. پاڕامەوە لە خوای گیان، من دایکم خۆت ئەیناسی، خۆت ئەزانی، دوو برای لە دەستداوە، هەموو چیرۆکەکەی خۆم بۆ گێڕایەوە. پاشان ئەمرێکی ئیلاهی ئەڵێ سەدایەک بوو کە هەرگیز نەپێوەترێ سەوت و دەنگ وەکەوەی لە دنیا هەیە، نەڕەنگی بۆ دیاریەکرێ، نەجیهەت و چوارچێوەی بۆ دیاریەکرێ، نەئەتوانی بڵێ لەسەرەوە بوو یا لە خوارەوە بوو. سەدایەک هەموو گردوونی لەرزان بانگی لێکردم حەمید. سەدایەک هەرگیز ئەو سەدا و دەنگەم بیر ناچێت، بەڵام ئەو سەدایە ناتوانانی بڵێ دەنگ بوو وەکو دەنگی ئێمە، ناتوانانی ڕنگ و شێوەی بۆ دیاری بکەی، ناتوانانی شوێنی و جسمی بۆ دیاری بکەی، ناتوانانی پێی بڵێ لە فلان شوێن بوو لە فلان شوێن نەبوو، تەناتوانی بڵێ جۆم لێ بوو. بەو گوێیەی کە هەموو بەشەکانی جەستەم بوو بە گوێ، کە خانەکانی جەستەم بوو بە بیستن، کە زمانم بوو بە بیستن، کە دەستم بوو بە بیستن، کە هەموو ئەندامەکانم بیستیان، جۆم لە سەدای ئیلاهی بوو. زۆر بە لوتف و مهرەبان بوو لەگەڵم، بانگی لێکردم، دواندمی، تا ئەوە بوو مۆڵەتی گەڕانەوەی دام لەبەر دایکم، لەبەر باوکم، لەبەر ئەو مەحەبەت و خۆشەویستیە زۆرەی کە من بۆ دایکم و باوکم هەبوو، لەبەر ئەو خۆشەویستی قوڵی کە دایک و باوکم بۆ منیان هەبوو، لەبەر ئەو مافپەروەرەی کەوا من مافی دایک و باوکمم پاراستە بوو. خوا مۆڵەتی ژیانێکی تری پێدام. گەڕان باسیەوەمان بۆکە کە لە ژیانی دنیامانە هەموو شتێ بە ئەندازەیەکی ورد و تەقدیرێکی وردی خوایی ئەندازەی گیراوە. باسی ژمارەی مۆبایلەکانمان بۆکات، ئەڵێ ئەو ژمارە مۆبایلی کە تۆ هەتا ڕەبتی بە قەدەرێکی تۆ هەیە، لە خۆ نییە تۆ ئەم ژمارە 1970 1951 اینجا ژمارەکەی خۆت لێبدا. ئەم ژمارانە هیچیان لە خۆ نییە، لە قەدەرە دیاری کراوە، پەیوەندێکی ڕاستە و خۆی لەگەڵ ژیان و قەدەری تۆیە هەیە. زۆر بە جوانی باسیەوە کات. باسیەوەمان بۆ کات ئەڵێ لە دنیا تەمەنا و ئاواتی هەر شتێ بخوازی بە جۆرێ لە جۆرەکان یەتەوە ڕێگەت و لە بەرزەخ و لە قیامەتە پیشان تەدرێت. ئاوات و ئومێدەکانت بەرجەستا بێت. ئەڵێ بۆ نمونە من بەو دوو فریشتەیە وت بەو دوو مەلایکە تم ڕجاتان لێکم با من بگەڕێمەوە بۆ دنیا بەس لەبەر دایکم و باوکم. ئەنا هەست بە هیچ بێتاقەتی و غوربەت و ناخۆشیەک لێرە ناکەم، بەس ئەزانم دایک و باوکمم زۆر زۆر خۆشەوێت، بەرگە ناگرن، بە تایبەتی دایکم بەرگەی ئەم موسیبەتەی من ناگرێت. ئەڵێ پیان وتم ئەخرەمە ئاوات و ئومێدی خۆتە کە بمریت. وتم لە چۆ ئومێد و ئاواتی مردنم خواستووە؟ ئەڵێ دەستیان گرتم بردمیانەوە بۆ شارەکەی خۆم کە تایە ژیا بووم، بردمیانەوە بۆ پۆلی دوی سەرەتایی. لە دوی سەرەتاییە سەیرم کرد هەموو قوتابیانەی کە ڕەفیقم بوون، خۆمم بینی ئەمە لێرە حەمیدە لەوێش حەمیدە، هەردووکی حەمید، نەک بە شێوەی سوورە و بە شێوەی ڤیدۆ، نا هەر خۆم چوومەوە ناو پۆلەکە، بەس ئەوان منیان نابینی، منیان خستەوە ناو ئەو زەمەنە. وتیان سیرکە. مامۆستاکەمان مامۆستایەکی ئافرەت بوو، لە دوی سەرەتاییە بووین. پێی وتین هەر کەسەتان هەڵسێ و ئومێد و ئاواتی خۆیم پێ بڵێ لە دنیا چییە. یەکێک هەست ساوتی من حەزەکەم من بە مهەندیس، ئەوی تر بە دکتۆر، ئەوی تر بە مامۆستا، ئەوی تر بە هەر ئیش و پیشەیەکە هەبێت، ئەوی تر حەزی لە سیارە بوو بە سایەقی.
ئەڵێ منیش ئەوەنە دایکم و باوکم خۆشەویست هەر لە مناڵیەوە وابوون وتم مامەسا من ئومێد و ئاواتم ئەوەیە پێش دایک و باوکم بمرم مردنی دایکم و باوکم نەبینم. مامەسا پێی سیر بوو 2 فریشتەکە سەیریان کردم و وتیان ئەوە ئومێد و ئاواتەکەتە ئەوە ئێستا هاتۆتە دی. ئەڵێ ئینجا زانیم کە لە دنیا هەر قسەیە ئەیکەین هەر خەتەرەیە بە دڵمانە هەر هەموویمان پیشانەدرێت هەر وتەیەکەڵین لەسەرمان حسابە خەتەرە و خەیاڵەکانیشمان پیشانمانەدرێ وەلەو کانەگە لەسەریشمان حساب نەبێت. حەمید دەڵێت بەڵام ژیانێکم بینی هەرگیزا و هەرگیز ئەو ژیانە ببینی کە من بینیم واتاوانی ئەزمونەکانی نزیک بوونەوە لە مردن بە تەواوەتی ئەیبینن هەرگیزا و هەرگیز ئەم ژیانی دنیا بە ژیان نازانی بینین لەوێ ئەگەر لێرە لە 100 بێت بینین لەوێ لە 100 لا منتەهی و بێ کۆتاییە بینین ئەگەر بیستن بە هەمان شێوە هەست و نەست و خۆشیەکان بێ سنوور بێ سنوورە تواناکانی مرۆڤ بێ سنوور بێ سنوورە هەستکردن بەمانەوەی هەمیشەیی لەوێ بێ سنوورە و نامریت هەستکردن بە زەمن بە هیچ جۆرێ هەست ناکەی زەمن هەبێت و تێبپەڕێت. حەمید زۆر شتی تری پێ و بەڵام کاتی بەرنامەکەمان ئەوە نییە کە بتوانین هەموو شتەکانی حەمید بگەڕینەوە لەبەرەوە ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن ئازانم ئەو ئەزمونانن کە پێمان ئەڵێن هەموو یەکێک لەوانی ئەزمونەکانی بینیوە دەرسوانەی زۆر گرنگی تایە بۆ هەموو مرۆڤایەتی. ئەم ئەزمونانە ڕەحمەتی خوایە خوای گەورە پیشانی مرۆڤایەتیەدا تا سەر لەوێ مرۆڤایەتی بە خۆیان بچێتەوە و ئەو جیهانگیریە مادیەی کە دنیای گرتووە ئەو جیهانەی کە یەک پارچە بۆ بە مادە خوای گەورە و ڕەحمەتێ لای مەرحەمەت و میهرەبانیە کاتەوە بە لای مرۆڤایەتی و ئینسانە تا بیرێک بکاتەوە کە دنیا مادە نییە بەس جیهانە غەیبیەکە و عالەمی غەیب ئیحاطە و چواردەوری ئەم جیهانە مادی داوە زۆر بچووکە ئەم مادیە تاوەکو ئیمانێکی کامڵمان هەبێ بەخوا و بە ڕۆژی دوایی و بە قیامەت و بە بەرزەخ و بە زین و بنەوەی دوای مەحشەر. لە زانکۆ هاوڕێیەکم لە تەنیشتم دانیشتە بوو پێم وت عەلی وازانم حاڵم باش نەبێت. وتی چیتە؟ وتم هەست بە لەرزین و داهێزرانێکی زۆرەکەم. وتم ڕەنگە دووبارە شەکرم دابەزی بێتەوە. حاڵم زیاتر پەرێشانی پێوە دیار بوو قاچەکانمە لەرزین. وتم عەلی ئەتوانی پەیوەندی بکەی بە ئیسعافەوە خەریکە تووشی داهێزرانی تەواوەتیە بم و لە هۆش خۆمەچم. من خۆم پسپۆڕیم لە فریاکەوتنی خێراییە هەیە و لەو بەشەیە کارەکەم واتە لە کاتی ترا من ئەو دەوامە ئەکەم. ئەوانش لەوێ کاریانە کرد هاوڕێم بوون و بە خێرایی هاتن بۆلام. شەکرە و فشاری خوێنیان بۆ گرتم. وتیان بەڵێ شەکرە دابەزیوە. خۆم هەتا ناو ئیسعافەکە لەگەڵیان ڕۆشتم ئەوەنم ئاگالەیە لەسەر نەقالەکەش ڕاکشام. وتم بە یەکی لە هاوڕێکانم بەڵکو دەرزیکی دیازی پامم بۆ بکەیت باشترە بۆ من. وتی باشە ئەوە خەریکی ئامادەکردنی دەرزیەکەین. ئیتر دوای ئەوە نازانم چی ڕوویە ئەوە نەئازانم کە بە ئاگا هاتمەوە یەک گەردەلوولی زەبەلاحم بە ڕاسەری خۆمەوە بینی. گەردەلوولێکی ڕەش و هەندێ جاریش ڕەنگەکەیە گۆڕا بۆ شینێکی تۆخ. گەردەلوولێکی بێ ئەنداز گەورە بوو کۆتاییەکەی دیار نەبوو. ئەبینم من لە ناو چەقی گەردەلوولەکەیام. لە پێشە گەردوولەکە لە منەوە دوور بوو لە دواییان نزیک بوویەوە لە ڕاستەر ماوەستا. هەستم کرد لە ناو ئەو گەردەلوولەیە سایح بووم و تێکەڵی بوو.